ئەو ئۆتۆمبیلانەی کامێرای کورسات نیوز تۆماری کردوون لە ناو پێشانگەی ئۆتۆمبیلدا داننراون بۆ فرۆشتن. ئەو ئۆتۆمبیلانە پێشتر دزراون و لەلایەن پۆلیسی سلێمانیەوە دەستی بەسەردا گیراوە. ئەو تۆمەتبەرانی پشتیان کردوتە کامێرا و پۆلیسی سلێمانی دەستگیری کردوون. 8 کەسن لە کۆی ئەو 10 کەسەی لە 3 باندی جیادا خۆیان ڕێخست بوو بۆ دزینی ئۆتۆمبیل. ئێستا هەنگاوەکانی ئەوان بۆ زیندانە لە پێناو گەڕانەوەی مافی خاوەن ئۆتۆمبیلەکان. لە 25 حەوت لەلایەن هەردوو بنکەی پۆلیسی سەرا و سەرچنارەوە توانرا 3 تۆمەتبار دەستگیر بکرێن کە ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا لاندکرۆزیان دزی بوو کە بە میگزەمینی ناسراوە. لە میانەی لێکۆڵینەوەکانە ئەم باندا دانیان نابەوەی کە 2 سیاری مازدا و جێبێکی ئەمریکیشیان دزیوە لە گەڕەکانی شاری سلێمانیە. 2 تۆمەتبار لەلایەن پۆلیسی نهێشتنی تاوانەوە دەستگیرکراون لەسەر دزینی ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا لاندکرۆز کە بە مۆنیکا مەشهورە. 5 تۆمەتبار لەسەر تاوانەکانی دزی ئۆتۆمبیل بە هەمان شێوە کە گروپێکن دەستگیر کراون لەسەر دزینی ئۆتۆمبیلێکی ئۆڵدزمۆبیل کە دانیان ناوە بەوە کە ئۆتۆمبیلیان دزیوە لەگەڵ لێکۆڵینەوە لەگەڵیانە بەردەوامە بەوەی کە چێ بکەری سەرەکیە لەم 5 تاوانبارەی کە ئۆتۆمبیلەکانیان دزیوە. ئەو کەسانەی لێرەدا وەستاون خاوەنی ئۆتۆمبیلانن کە دەستیان بەسەردا گیراوە دڵخۆشن بە دۆزینەوەی ئۆتۆمبیلەکانیان. باسییان لەوە کرد بێ ئەوەی جامی ئۆتۆمبیلەکە یان دەرگای ئۆتۆمبیلەکان زیانی پێگەیشت بێت. ئۆتۆمبیلەکانیان دزراوە. سواری 6 لە بەردەم ماڵەوە سیارەکەم لێبراوە. پۆلیسی نهێشتنی تاوان هەستاون بەم ئیشە کە سیارەکان بۆ من دۆزیوەتەوە دەستخۆشیان لێ یەکەم و زۆر سپاسیانەکەم کە میشان بۆ ئێمە کردووە. ئەگەر ئەوان نەبن ئێمە نابین. نزیکەی 9 مانگە بێ لێم دزراوە سیارەکە لە 6/11 لە بەردەکی سەرا لێم دزرا. تاوان هەموو کەسێک کە ماڵی لێ ئەزرێ ئەگەر لە جەنابیشتەوە بێ ئەگەر مۆبایلێکیشە لێ بزرێ پێت خۆشە کە ئەوەی کە ئەو زەرەرەی لیاوی تووشی ئەو بێتاقەتی و خەفەتەی کردووی کە هەشتا نەشتەکە بێبایەخیش بێت و حەزەکەی بە سزای خۆی بگا. بێگومان ئێمەش هەموو حەزەکەین بە سزای خۆیان بگەن و سواز بەخوا قانون سەروەرە لە وڵاتەکەمانە و ئەتوانن دادوەر ئیجارەتی خۆی لەگەڵا بکات و ئێمە سپاسیانەکەین. لە هەڵمەتی گەڕان و بەسەرکردنەوەی یانەشەوانەکان و دانانی بازگەر لایەن هێزەکانی پۆلیسی سلێمانیەوە هەر لەو کۆنگرە ڕۆژنامەیەدا ئەوە خراڕوو کە پۆلیسی سلێمانی لە پێناو ئارامی شاردا 18 پارچە چەک و 16 دەمانچیان دەست بەسەرا گرتووە و 4 کەسیشیان دەستگیر کردووە کە بێهۆ تەقەیان کردووە. 1 کەسیش لەسەر مادەی سڕکرد دەستگیر کراوە و ڕوبەڕووی دادگا کراوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.